خۆشەویستەکانم لە ئیسلام پەیوەندی نێوانی کرێکار و خاوەنکاری دیاری کردووە. ئەمە زۆر جار خەڵکانێک هەیە نەعوذ بالله و ئەزانن ئەم ئیسلامە تەنها دینی نوێژ و عیبادەت و ڕۆژ و ئەوانەیە. بۆیە زۆر جار هەندێک کەسێ کاکە بۆ خۆتان نوێژ بکەن، بۆ خۆتان ڕۆژ و بگرن، ئیتر واز لە خەڵک بێنن، یعنی واز لە دنیا بێرن، با حکم بەدەست ئێمەوە بێ، بە کەیفی خۆمان بکوژ بە بڕ بین، بەڵام بێڵن بۆ خۆتان ئێوە بۆ نوێژی خۆتان بکەن. کاکە وانییە. ئەم ئیسلامە بەرنامەی ژیانە. ئەم ئیسلامە بەرنامەیە کە خوای تەعالا دایناوە ئەبێ هەر لە کار بەدەستی گەورەوە حتا فەقیرێکی هەژاری بنماڵ پیاوێکی پیر مناڵێک ئەبێ لەسەر ئەم دینە بڕۆ. ئەگینا ئەگەر لەسەر دینەکەی خوا و لەسەر بەرنامەکەی خوان نەچێ دنیا هەمووی تێکەچێتە ملیەکە. ئەو کاتە کۆمەڵێک ئەبن بە خاوەنی هەموو شتەکان و کۆمەڵێکیش لە برسا خەریکە ئەمرن. ئیسلام ئەمانە هەمووی قەدەغەکە. بۆیە ئیسلام بەرنامەی بۆ هەموو شتەکان داناوە. یەکێ لەو شتانە کە بەرنامەی بۆ داناوە یاسایەکە ئیسلام بۆ ئەوەی کە خاوەنکار و خاوەن ئیش ئیتر دەوڵەت بێ یان دەوڵەمەنەکان بێ چۆن معاملە لەگەڵ کرێکارە ئەکەن کە لە ژێر دەستیانە مۆزەف بێ. ئیتر کرێکار بە هەموو نەوعەکانی بە فەرمانبەر و بە هەموو نەوعەکانی چۆن معاملە ئەکەن. لە ئیسلامە حەق و حقوق دیاری کراوە. تۆ مافت هەیە ئەگەر چەند گەورە بی، چەند کار بەدەستنی بڕێ مافت هەیە و هەروەها بڕێکیش حەقت لەسەرە، بڕێ واجباتیشت لەسەرە. هەروەها من و تۆیش بڕێ حەقمان هەیە و بڕێ واجباتیشمان لەسەرە. ئەو حەقانەی کە ئیسلام دایناوە لەسەر ئەو واجباتانە لەسەر خاوەنکار کە دایناوە وەکو حەقێکی کابای کرێکاریشە. یەکەم حەقی مادی، ئەویش ئەوەیە لە کاتی خۆیان معاشی بیتێ، لە کاتی خۆیان کرێکەی بیتێ. کابرا ئەگەر بە مانگانە لای تۆ ئیشکا وەکو فەرمانبەرێ ئەبێ لەسەری مانگە کرێکەی بیتێ. کابرا ئەگەر ڕۆژانە لات ئیش بکە ئەبێ لە کاتی تەواوکردنی ئیشەکەی ڕۆژە کرێکەی بیتێ، مەگەر خۆی قەرار بدا، قەرارێک لە بینتانە هەبێ بڵێ ئەوە نەیتر پێتێدەم، ئەگینا دروست نییە، ئەبێ یەکسەر پێی بدەیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم بارەوە طبعا ئاەتمان هەیە، حەدیثمان هەیە. خوای تعالى لقرآن أفرمي ولا تبخسوا الناس أشياءهم ولا تعثوا في الأرض مفسدين. كاري كسبك مزانة كابرا حقك يا لسرت حقك جيب جيبك. وهروها بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرمي اعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه. كابراي كريكار كريكي بري بيش أوي عرقي ناو تشاواني وشك ببيتوا كاك أقر هتب ونايدي بي ما دام موعدك موعدك أجر روجانة بي روجانة بيتي، أجر هفتانة بهفتانة أبي مانغانة بي مانغانة بيتي، لا بتأخيري كي چونك أو كابراي كريكارا جياني لسر جياني خوي ومالو منالي لسر أو معاشه أجر نيديتي أبي برا سوال بكا قرز بكا قرك لي بسريا زليل أبي روي ناية الرواتنا وكومالغا وناو مجتمع. حقي بدني إسلام ما في جستيشي داوة حقوقي بدني أوش لإسراحتها يعني لبشودان وحقك شداوة للرعاية تندرستي. يعني شون؟ يعني إسلام حقي بشوداني داوة. خوي تعالى لقرآني بيروزة أفرمي لا يكلف الله نفسا إلا وسعها. مروف أبي بجوري تواناي خوي زختي ليبكي ولا حديث ترشا في غمري خاص الله وسلم أفرمي أو برایانەی کە خوای گەورە خستوونێتە ژێر دەستان ئیتر مۆزەفن کریەکارن هەر ئیش المهم لە ژێر دەستی تۆیە شاگردێکە لە دوکانێکە ئیشەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ فمن كان أخوه تحت يده هەر کەسێ برایەکی مسلمانی لە ژێر دەستیا بوو ئەفەرمێ فليطعمه مما يأكل لەو خواردنەی بەرێ کە خۆت لێ ئەخۆی وليلبسه مما يلبس ئەلەو کەلپەلە بکەرە بەرێ كخوت أي كي تبرد ولا تكلفوهم ما يغلبهم باري مدر سريع كتواناي نبي كابرا فإن كلفتموهم أي أجر باري كدا سيرت كد مثلا بيدود فردي داك رسيرة كي فردك قرصة بيغمري خاص الله سبحانه فرمي فأعينوهم خوتش دزباري باتو دولة من يجبي با مسؤولي كي جورا يجبي ككابرا ناتواني خوتش يارمتيشي هەروەها ڕعایەی صحی لایەنی تەندروستی ئەو کەسانەی کە لە ژێر دەستی ئێوان ئەبێ لایەنی تەندروستی ئەگەر تووشی کێشەیە بۆ تووشی نەخۆشیە بۆ ئەبێ یارمەتی بی ئەبێ کاری بۆ ئاسان کە ئەبێ بیبی بۆ مستەشفا ئەبێ بیبی بۆ عیادە بەپێی ئەوەی کە شریعەت دیاری کردووە. طبعا ئەمە زیاتر حکوومەت و مۆزەف ئەگەیەنێ و هەروەها ئەو خاوەن کۆمپانیانەی کە
کۆمپانیایان هەیە و خەڵک لەژێر دەستیانایە یا ئەو دەوڵەمانانەی کە بڕێ کرێکاروشت لەژێر دەستیانایە هەروەها حقوقی ئیجتیماعیشی داری کردووە یعنی مافی کۆمەڵایەتیشی دیاری کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثی صحیحە ئەفەرمێ هەر کەسێ کرێکاری ئێمە بێ هەر کەسێ لە بەردەستی ئێمەیە ئیش بکە ئەگەر ژنی نەبوو ژنی بۆ ئەهێنین ئەمە زۆر مهمە خۆشەویستەکان حەزەکەم ئەمە زۆر ورد ببینەوە حەزەکەم ئەوەی کە مەسئولە و ئەوەی کاربەدەستە باش گوێ بۆ ئەمە بگرێ ئێستا ئەمە لە ئەوروپا تەطبیق ئەکرێ ئەم حەدیثە لە وڵاتی ئێمە تەطبیق ناکرێ بەداخەوە مع الأسف لە وڵاتی پێغەمبەر لە وڵاتەی کە ئیسلام ئەمە جێبەجێ ناکرێ بچکەی مسلمانان دەربەدەرن گەنجی مسلمانان بێژن و بێهاوسەرن تووشی گوناح و تاوان دێن هەمووی لەسەری دەسڵاتدار و کاربەدەستانە هەمووی لەسەر دەوڵەمەنەکانە ئەم تاوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەوەی ژنی بۆ ئەهێنین ئەوەی سیارەی نییە و یعنی شتێکی نییە کە پێی بڕە ئێمە بۆی دابی نەکەین و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەوەی خانووی نییە خانووی بۆ دابی نەکەین سبحان الله ئەمە لەکوێ هەبووە ئەمە لە سەردەمی پێغەمبەرا چی دەوڵەتی ئەمەی هەبووە سیرکەن لە ئیسلامەدا ئەفەرمێت جگە لەمە هەر کەسێ ئیتر زیا بخوا دزی ئەوەت بە دزی بۆی حەسابە کابرا ماڵی بۆ دابی نەکرێ ژنی پێ ئەدرێ ئیتر نابێ ڕەشوە بخۆی ژنت بۆ ئەهێنرێ خانووت بۆ دروست ئەکرێ ئەگەر پێویستت بە شتێک بوو بە سیارەیە بە شتێک بۆ دابین ئەکرێ ئەگەر پێویست حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر خزمەتکارت گەرەک بوو لە ماڵە پێویستت بە خزمەتکار و خزمەتکارێکیشت بۆ دابی نەکرێ لە ماڵە سبحان الله سەی ئەم مافانەکەن پاشان ئەفەرمێت جگەل لەمە هەر کەسێ بڕوا ئەیلا ئەولا بکات تر ڕەشوە بخوا زیا بخوا و دزیە خوای گەورە لێی قبوڵ ناکە هەروەها لەسەر کابرای کرێکاریش ئیسلام بڕێ مافوشتی داناوە پێویستە جێبەجێی بکەیت يعني بڕێ واجبات لەسەری کابرای کرێکارێک چۆن حەقی هەیە واجباتیشی لەسرە یەکەمیان ئەبێ ئەمانەت بپارێزی تۆ کە مۆزەفی کە کرێکاری ئەبێ ئیش بە جوانی بکەیت باوەڕ بکەن کرێکاری وان بینیوە لە مزگەوتا ئیشی کردووە هاتووە لە مزگەوتا ئیشی کردووە طبعا لێرە نا من باسی شوێنی کە ئەکەم لە مزگەوتا ئیشی کردووە من لە ژووری مزگەوتەکە لە شوێنێکە تەماشام کردووە طبعا بە ڕۆژانە ئیشی کردووە ئەوە نییە بڵێ ئیشەکە تەواوکە بە ئەوەنە نە ڕۆژی ئەوەنەی پێ بدرێ ئەم کابرایە کە من لە دەرئەچووم سیرمە کرد بۆ خۆی دانشن یعنی نەک یەکێت سێ و چوارێک بوون بەیەکەوە دانشتن ئیشیان ناکرد کە من دەرەکەوتم دەستیان نەکرد بە ئیشکردن سێ ئەو ئەمانەت نەپارێزیە بکە خۆشەویستەکانم پێویست ناکات تۆ چاودێرت لەسەر بێ تۆ کە مۆزەفی کە مامۆسای کە هەر کار و کاسبیەکت هەیە هەر ئیشێک کرێکاری بۆ ماڵێک ئیشەکەی دوکانداری و شاگردی لە بەردەستی کەسێکە ئەبێ ئەمانەتەکە بپارێزی وە پێی توانای خۆت ئەبێ درێغی لە ئیشەکە نەکەی نابێ فێڵی تیا بکەی ئەمە نەکبەتیە بۆیە ئەو کەسانە ئیشان لە ئەخیرا بێ ئیشە بن دوای گلەیشەکەن لە خوا لە پێغەمبەر گلەیەکەن ئیش نەما ڕزق نەما والله ئەو کەسانەی ئەمانەت پارێزن لەو کفری لای ئێمە کابرایەک بوو ئەمانەت پارێز بوو والله لە بێ ئیشیشە بەدەست ناکەوێ وعدی دەڕۆژ 15 ڕۆژی دائیمەن داوە کە ئەگەر ئیشێکت پێ بوایە ئەبوایە دوای 15 ڕۆژ بۆتی بتی خستایەتە سرەوە چونکە ئەو کابرا ئەمانەت پارێز بوو کاتێ ئیشێکت پێ ئەدا پێویستی ناکرد تۆ پێی بڵێ زۆر بە جوانی ئەیکرد دوای ئەهاتیتە شوێنەکە واتەزانی ئیشی تیا نەکراوە هەروەها خۆشەویستەکانم جوانکاری لە ئیشە ئەویش هەر بەشێکە لەوەی کە پێشوو باسمان کرد مسلمان ئەبێت جوانکار بێ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ هەر کەسێ غەش لە ئێمە بکە لە ئێمە نییە هەر کەسێ فێڵباز بێ لە ئێمە نییە یعنی لە مسلمان نییە ئیتر کەیفی خۆیەتی هەر ناوێک لە خۆی ئەنا يعني ئێستا لە وڵاتی ئیسلامە مۆزەفمان هەیە کاربەدەستمان هەیە وەزیرمان هەیە هەر مەسئولیەتێک کرێکارمان هەیە ژنمان هەیە لە ماڵەوە غەشی کرد لە کارەکەی خۆیە ئیتر ئەوە با بۆ خۆی ناوێکی تر لە خۆی بنا لە ئومەتی ئیسلام نییە وهروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه خوای گەورە پێی خۆشە هەر یەکێکتان کارێکتان کەوتە ژێر دەست بە جوانی کارەکانتان بۆ نەسەر والله بۆ خۆت باشە بۆ سمعەتی خۆت باشە پێش ئەوەی بۆ قیامەت یعنی ها بۆ دنیا بۆ دنیای خۆت باشە ئەگەر جوانکار بی پێشی قیامەت هەروەها خۆشەویستەکانم ئەو کەسانەی کە کرێکارن ئەبێ تاعەتی ئەو کەسە بکەن کە لە ژێر دەستیان یعنی من کە مۆزەفێکم لە دائیرەیەکە ئەبێ ئەو بەرپرسەی سەرەوەم کە ئەگەر ئیشێکی دا بەسەرما ئیشەکەی ناشەرعی بۆ بێ بە قسەی بکەم تۆ کوڕی لە ژێر دەست باوکتا ئیشەکەی ئەبێ بە قسەی باوکت بکەیت ئەگەر ئەگینە ئیشەکان ناڕوە
خێزان لە ماڵەوە ئەبێ بە قسەی مێردەکەی بکە ئەگینا دنیا ناڕوە دنیا وا ئەڕوا ئەبێ دائیمەن کەسانێک هەبن سەرپەرشتی ئیشەکان بکەن و ئەگەر شتی ناشەرعیان نەوت ئەبێ ئێمە گۆڕایەڵیان ببین ئەوش لە ئاەتە و لە حەدیثی هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسێکە و یەکێکی تر لەوانەوە کاتەکە لەبەرەوەی درەنگە من هەر چەند دەنگێکی پێئاگەشتم یەکێکی تر لەوانە پاراستنی ئەسرار و نهێنیەکان خۆشەویستەکانم تۆ لە شوێنێکا کارێکەکەی کرێکارێکی لە ماڵێکا کارێکەکەی شتێکت بینی لەو ماڵە شتێکت بینی لە کاتی ئیشکردنە شتێکت بینی غەریب بوو لەلات شتێکی ناشرین بینی بیسمی پۆشە مسلمان ئەبێ سڕی خەڵک بپۆشێ سڕی ئەو کارەی ها لەژێر دەستیا ئەبێ بیپۆشێ نابێت سمعەتی خەڵک بشکێنێ نابێ ئەسرار و نهێنیەکان بدرکێنێ ئەمەش یەکێکە لەو شتە گرنگانەی کە پێویستە ئینسانی مسلمان کرێکاری مسلمان مۆزەفی مسلمان وەزیری مسلمان ئەبێ ڕەچاوی بکە